باشە هۆکارەکەی چییە بزەبت هۆکار چێکە بازار نەماوە ئایا تەنها ڤایرۆسە هۆکارەیە نا ڤایرۆس هۆکار نییە بەس بێموچەی هۆکارە خەرک پارەی پێ نییە ئێستاوانەمە هەم دابەزاندی هەمووی عەفدەیەکی دیتمانەدا هەزار نییە کەس پێی ناکڕێ ئەنی پێشتر بە 17,000 بوو ئێستا کەوتە بە 17,000 بوو دەشفرۆشا و کێشەشی نەبوو مستە بە 10,000 هەڕاجمان کردیە کەس نایکڕێ ئەو داشکانەیە تەنها لە قازان داشکانیان زۆر جار زەرریشە نا بە زەرەرە زۆرەرە تەبان ئێستا ئەوانم لۆ هاتیە سەرەوەی 10,000 بەڵام ناگەمە پارەکەی خۆشی نا بەخۆی ئێستا کە بە هەموو قوت بای 22,000 فرۆشتە کرێکشم ڕۆژانە $50 باشە پێم بڵێ گەر ئاوا بڕوا بازار ڕاوە بێت تۆ دەتوانی بەردەوام لە دوکان وشە وەڵڵا ناوەڵە کرێیەکم داوە کرێ ئەو کرێش نییە بدەم ناوەڵە یەک کەچی کرێ پێ نادرێ باشە چیتان بۆ کرێ داواکاریتان چی ئێوە بەچی بازارتان دەبوژێتەوە بازاڕێمە یەک موچە دووش ئەو دەواازانە بکرێتەوە عارە بێتن سلێمانی بێ دۆهۆچی بێ سەیشیمە لە سەروانەیە ئەوانی ئێستا نایە کەس نایە کوردی خۆشمان موچەی نییە و کەسش نایە شتکڕینێک